خاتو بڵێ سلااوت لەبێ هەڵبەت چەند ڕۆژێکی کەمی ما بۆ بەڕێچوونی هەڵبژاردننی پارێزگاکانی عراق و کەرکووک بە تایبەتی توانین بڵین وەکو یەکێتی پێتان وایە ئەم جارەژێکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزەی پێشووتر کە کاریگەری هەبوو خۆتان توتانەکە هێزی یەکەم لە کەرکووک توانم بڵم ببێتەوە هێزی یەکەم یاخود بە پێیان ڕاپرسێک دەری دەخات یاخود باز لەوە دەکرێت کە یەکێتی ئەم جارە هەڵبژاردننی پارێزگاکاندا یاخود لە کەرکووک دەبێتەوە هێزی دووەم و سێم ڕاپرسەکانی ئێوە چۆنە بۆ هەڵبژاردننی لە کەرکووک بێگومان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا زۆر گرنگە ئەنجومەنی پارێزگا ئەتوانم بڵێم ئەنجومەنی وەزیرانێکی بچوو کراوەیە لە پارێزگاکەیەوە دەسەڵاتی یەکەمە لەو پارێزگایە بەداخەوە لە خولی چواری پەرلەمانە ئەنجومەنی پارێزگاکان تێکڕا سڕکران ئەمە بۆ هۆی ئەوەی کەوا لە من باسی کۆی عێراقەکەم کەوا گەندەڵێکی ئەجگار زۆری تێدا بکرێ و پارێزگای ئەو پارێزگایانە دەسەڵاتێکی ئەجگار زۆری پێدرا بێ ئەوەی هیچ لێ پێچینەوەیەکی لەگەڵ بکرێ لە بەرەوەی ئەنجومەنی پارێزگا سڕکرا بوو ئەمە خلەلێکی زۆر گەورە بوو چ لە دابەزاندنی دەسەڵات و چ لە بەدواداچوون بۆ گەندەڵیەکان چ لە پەرەپێدانی پارێزگاکانە ئەمە بە تایبەتی لە کەرکووک ڕنگدانەوەی زۆری هەبوو بە حکمەوەی کە پارێزگار لە نەتەوەی عەرەب بوو و جیاوازیەکی ئەجگار زۆری ئەکرد لە بینی نەتەوەکانە گەندەڵیەکی ئەجگار زۆر هەبوو و هیچ لێ پێچینەوەیەک نەبوو لە بەروی ئەنجومەنی پارێزگا سڕکرا بوو ئەمە لەلایەکی ترەوە 18 ساڵ زیاترە لە کەرکووک هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا نەکراوە کە ئەمەش دیسانە و خەلەلێکی گەورەیە و بۆ هۆی ئەوەی کەوە نەعەدالەتیەکی زۆر لەو شارەیە هەبێ ئێمە ئەم جارە خۆشبەختانە ئەتوانم بڵێم کەوە ینی بە هێزێکی زۆرەوە بە هەوڵێکی زۆرەوە توانرا کەوا بڕیار بدرێت لە کەرکووکیش ئەنجومە هەڵبژاردن بکرێت لە بەرەوەی هەموو هەڵبژاردنەکانی پێشوو بە بیانووی بێ بنەما لە هەموو پارێزگاکانە هەڵبژاردن ئەکرا کەرکووکی لێ بەدەر ئەکرا ئەم جارە توانرا ئەوە بکرێتکەوە لە کەرکووکیش هەڵبژاردن بکرێت هیوادارم کەوا هەموو کەرکووکیەکان چ ئەوانەی لە دانیشتووی کەرکووکن و چ ئەوانەی مادەی 140 وەرجێگەکانی تری عێراقن هەمووی بەشداری ئەم هەڵبژاردنە بکەن کە هەڵبژاردنێکی زۆر گرنگە بۆ ناسنامەی کەرکووک گرنگە ئێمە وەکوتم 18 ساڵە هەڵبژاردننی تیان نەکراوە کەرکووک هەمیشە کوردی بووە و شارێکی کوردیە ناکرێ ئێمە لەم هەڵبژاردنەیە بە دیموکراسیەت ناسنامەی کوردبوونی کەرکووک لە دەستبین بۆیە بۆ تێکڕای کورد زۆر گرنگە کە ناسنامەی کەرکووک بە کوردی بمێنێتەوە و بێگومان بۆ ئێمە یەکێتی گرنگترە کە ئێمە کەرکووک بە قوچی خۆمان ئەزانین و شەڕی لەسەر ئەکەینکەوە کورسی زیاتر بەدەستبێنین کەوا بتوانین سیاسەتی میانڕەوانەی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگایە پەیڕۆ بکەین و کەرکووک بێتەوە ئەو کەرکووکەی کە ئێمە پلان و استراتیژیەتمان بۆ داهەشتووە. بڵێ سەخان پێوەست بە پەیوەندیەکانی نێوان یەکێتی و پارتیە توانم دەپرسم کەوەی لە ماوەی سێ مانگی ڕابردوودا پەیوەندیەکان لە ئاستێکی باشدا نەبووە کۆبوونەوە کراوە ڕاستە بەڵام دەرەنجامێکی بەم شێوەی نەبووە چۆن گەوشتونەتە ڕێککەوتن یاخود چۆن دەگەنە ڕێککەوتن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بۆی ئەم دۆخێکی ئێستا لە هەرمی کوردستاندا هەیە کە بایکۆتی مامۆساییان تێدا ڕاگەێنراوە لە بەشێکی شار و پارێزگاکاندا گرفتی دواکەوتنی موچە بە هەمان شێوە دۆخ و قەیرانانەی کە هەیە بتوانن تێیپەڕێنن بەداخەوە کەوا پەیوەندی یەکێتی و پارتی هەمیشە لەو ینی فترەیەکی زەمەنی زۆرە زیاتر لە 3 مانگە لەو ئاستە خراپەیە و ئەمە ڕنگدانەوەی خراپی هەبووە بۆ تێکڕای سیاسەتی هەرێم و بارودۆخی هەرێم ئێمە هەمیشە وتومانەکە گرفتەکان ئللا بێ بە گفتوگۆ و لەسەر مێزی گفتوگۆ چارەسەر بکرێن و بەم شێوەیە کە ئێستا هەیە لە زەرەری هەرێمە و هەمیشە وتومانە کە هەرێممان لە مەترسیدایە و لە میانی هەڵوەشانەوەیە و ئەم ناڕیزیەی کورد خۆی ئەبێتە هۆی ئەوەی کەوا لاوازتر بین وەخوا نەخواسە هەرێم بەرەو هەڵوەشانەوە بڕوە بۆیە گرنگەکەوە ئەم حیزبانە هەمووی لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن و کێشەکانیان چارەسەر بکەن بێگومان کێشەکانمان ئەوەنە قورس نین کە نەکرێت چارەسەر بکرێت خاڵی سەرەکی ناکۆکیەکان لە بەڕێوەبردننی حکوومەتە لە شێوازی بەڕێوەبردننی هەڵبژاردن و یاسای هەڵبژاردنها ئەم کێشانەش هەمووی تەنها بە گفتوگۆ و بە لێک تێگەشتن چارەسەرەکرن. تەنها 2 مانگی ما بۆ وادە دیاریکراوەی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هیچ ئامادەکاریەکیش تاو کوێستان نەکراوە دەوترێت هەڵبژاردن دوا دەخرێت ئێوە وەکو یەکێتی هەمیشاڵن ئامادەین بۆ هەڵبژاردن ئامادەکاریەکانتان چۆن ئامادەن بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان
ئێمە بێگومان ئۆرگانی تایبەتی بخۆمانمان هەیە بۆ هەڵبژاردنەکان و ئەوان لە ئامادەکاری تەواوەتیان بەرنامەی تەواوی هەڵبژاردنمان هەیە کاندیدەکانمان دەستنیشان کراوە واتە ئێمە ئامادەین هەر کاتێک هەڵبژاردن بکرێ بەڵام ئێستاشی پێوە بێ لەو بڕواایەن کە بۆ یاسا کۆنەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە یاسایەکی دیموکراسی نییە بۆ تێکڕای کەمینەکان بۆ تێکڕای پێکهاتەکانی ئەم هەرێمە بۆیە ئەو یاسایە ئەبێ ئاڵوگۆڕی بەسەردابێت چاکسازی ئەبێ لە لیستی دەنگدەرانە بکرێ و گەر ئەمانە نەکرێت ئەوە هەڵبژاردنێکی دیموکراسی نابێ و ئێمە هەڵبژاردن واتە دیموکراسیەت واتە ئاڵوگۆڕکردنی دەسەڵات واتە نوێنەرایەتی ڕاستەقینەی گەل کە ئەمانە لە هەڵبژاردنا بەدی نەکرێ چ پێویست بە هەڵبژاردنەکە.